داکۆم گوتوبژێکە بەهتر لەسەر نابڕۆکە دەبخەنی ئەمیداریا گشتی ئەنجومەن نیشتیمانیا کورد دەسووری بکەن بەرە خۆتمەجەم بەڕێز ئەکرەم حوسێن ئەندامێ ئەمیداریا گشتیە کەسە مامۆستا ئەکرەم دەمباش بەریا هەموو شتێکی بخوازم لێ چەندێ دەست پێ بکەن پیشی دەرباسبوونە ساڵەکێ بەسەر کارەساتە سەرێکانی و گرێسپیدا ڕەوشاوێ بەریکم دەرباسی نابڕۆکێ بن ڕەوشایە پشتی ساڵێکە چاوە تێ نرخاندن دەماتە و کارمەند دێتە و تەماشەوانێتە هەموو باش بێ ڕەوشە سەرەکانیە بڕاستی پشتی ساڵێکێژ داگرکردنی ینی ڕەوشەکە پر ئالۆزە پر خراپە تا ئارامی تێدەکردنە وارتنا دیمۆگرافی تێدەچێت بێ کوشتن تێدەچێت بێ تالانبوون تێدەچێت بێ دزی تێدەچێت بێ کەسێت هەرێمێدا ینی بە زۆرێ دەردخێنین ژێرە لەسەر حەوازە خەڵکێ دەگرن و باجاژ وا دەستێنن ینی بڕاستیژی دەردۆری وێ هەرێمە گۆ لبن دەستێ وا کۆمێکێکدار دایژی ئەوژی ینی تێنە تۆپەبارکردن ینی ڕۆژانە ینی تۆپەبارکردن و کوشتن و فلان و بێوان تێداهانە تالانبوون تێداهانە ژبەروێژی ڕاستی ڕەوشەکە نەنۆرمالە دوێ چارەسەری ژێروەرێکردن ژبەر خەڵکێمەی سەرێکانی هەموو پەنابەرن دێدەی 300,000 کەس ئیرۆ پەنابەرە سەرێکانی دەرکاتیە دەژمالی خۆ قەرایە دەژ ئەملاکی خۆ قەرایە ئەم کۆمێکێکدار ئەملاکیەوە دەدزێن ئەو دچێنێن دکانێەوە ئەو کەتنێدا مالێەوە ئەو کەتنێدا گەلک لە بێژوە هەرمی دیئانینە ئەو خستنەوە مالادا و دەستی خۆداینە سەرەوە و کرین و فرۆتنەیژی دکن ینی مالێ خەلکێ دەفرۆشنە هەفتوو بڕاستیژی ینی ئەز نزانم چیشتەر بێژم پشتی ئەکرام دەداخوایانە ئەمیداریا گشتیە ئەنە کەسەدا بەحسە ئەنگۆ ئاماژە بڕێکەفتنە ئەمریکی تورکی ڕۆسی تورکی هاتیەکردن و تێدا نکاری بێ سەدەمە کوڕێگری لە دەربدەریە بکێلێن ها ئەو ڕێکەفتنێن و هاتنە کرن بنەرینەتە ڕێگرن لە پێشیە ئەنجامدانە کارەساتێن دن دە هەمان دەمێدا وێ چش بۆی بەگەرە دەربدەران بکەن ئەم ڕێکەفتنێک و چێ بوونێ چێ ئەمریکی ترکی بێ چێ رووسی ترکی بێ ڕێگرتن پێشە فەرەبوونە شەر و هەرێمێ گۆ بکەونە بن دەستێوا کۆمێکێکدار و ترکی دەگرت پشتی وێنە بڕاستیژی ئەنێ تێ پێشڤەچوون نەچێ نەبوو دوا هەرێمێ دەردۆری وێدا لێتم و تم ناکۆکی هەبوو شەر هەبوو تۆبەبارانکردن هەبوو دوا هەرێمادا مەدیدجی ینی ترامپ بەری دۆژە بریارێک دەرخست بۆ دوێ حالا وەتەنیە تەوارە وەرێ تەفعیلکردن ژبەر ینی ئەم تشتێک و ترکی دوێ هەرێمێ دەکری و جارێکە دیژی ئەڤە دووبارە نەبێ و بێل پێشە ینی پاقشکردنا داعشێ ینی نەهشت هەرێ داوی پاقشکردنا داعشێ هەرێمێدا ژبەروێژی ساڵێکە دی ئەمریکا هەبوونا خۆ هندوری هەرێمێدا درێژ کرد وێ پێشەوە تاوانە وەرێگرتنیە واتە گوتە پشتی ئەمریکا هەرکە خۆ بۆ دەما ساڵێکە دیژی درێژ کرد و تممە تەرسیەک هەتا ساڵێکە دن لەسەر ناوچەی دنیا ڕۆژاوای کوردستانی درست نابێ لێ پرسیارە گرنگ دڤردا دەربارەی سەرێکانیە و گرێسپی دنابدا ئەفرینێژی وێ چ بێت vê salê de yanî çareserî heye li berdest bijarde çine li pêşiya tevaya aliyên ku destêwerdanê Sûriyê dikin û bi taybetî di vê dosyê de انها فشار تكرن لسر تركيا وسر كوميشكدار بو اف كرياري خراب ورنا سكناندن وشكراجي نرازي بونا خاص سفير امريكي لانقره اشتركي بريدمك دا ونهاجي از بيجي مختجي في هات هاتو علي كرديتن جوار بود بو ام فينا قبول ناكنو مي حاول بدن بو ام فشارك دي بكن جبوني خلكي سريكاني جارك دي وغرنا مالي خالص ملكو ساماني خو ودوي يعني براسيجي كرد كاركي بكن كاركي بظاهر وقت بمنظمات دولية شاب نتوية قرتي بجبوني ريل بيشافا توانا وري قرتن وجبوني أفقل كها بقرن جاك كدي لسر مالي خالص ملكو ساماني خوا أبكو ميشك دار وكون دزانين هانها كارتي كرين وجبوني ورنا دانين سر لستا تروري ورنا دانين سر بلستي وينجي يعني هەروەستە چاوە مامۆستاکرم ئەگەر بەتر بدە قیاکردن چاوە کارتێکردن کوال سەر لستا تەرۆرێ بنویسن ئەو گروپێن چەکدار ئەگەر بەتر بەرچاوڕوونیت بە دەربارەی دەبدەیت ئێرێ وەختەی ئەو کریارێک گۆتێنەکردن ئەو هەموو تێنە تەوسیقکردن و تێنە هەلدان ji بۆنی va مەراکزێ دووەلی چێ نەتەوێن یەکگرتی بێن چ ئەمریکا بێ چ رووسیا بێ چ ئەڵمانیا بێ ئەم دەولەتێ گۆتێکلیدارن بە هندروێ سووریدا ئەف تەڤژی وێ فشەوەیەوە ببێ فشارش بۆنی
اف کسیها براستی ورندانی سر لایحات رو جوانی رگرتن و درخصنا واجی جوی ده حسن ببی یعنی شوجی امزانن دوی هرمی درکتنا و کسا ایرو نل برچاوا جبر اف دولتی گو ایرو دستی وردان هندروی ترکی ده هندروی سوری ده کرنا درناک من حتی چهار سیاسی هندروی سوری ده بداوی نبی گور بریارا 22 54 وبري دمك سروكي تركي أردوغان شكركر إنه أم دمك دريج سوري دنامين لأميد فردامين حتى جو أف كريزا سوري بداوي ببي وهناك آراميد هرمي بدشي ببي باشە ئەوکە ئەمیداریا گشتیانە کەسەمە مستاکرم گۆتانات بەژن مەترسی سەرۆژە بای کورسانەیە ژعالیەکی بە پشتی و ئەمریکا ماناخوا حتا ساڵەکە دی درێژ کرد و ڕوێ داعشێدا یعنی هەفکێش هەنێکی ئالۆز بووە حتات بێژێ وەکە ئەمیداریا گشتی نارینەوە دەربارەی پێشوەچوونێن داویەن دەبەرێ ژ بۆی پێشە ڕۆژێ بە چ ڕەنگیە اینا پیش روزا دوره گرده به دانستاننا گوشه دوید یا کردی و یا بکاتی دوره ده یعنی جبر افناجی یعنی دیاره گو آرامیک داریم دوی چه به وقتی لفحاتنا چه به چه کردی به چه کردی گشتی به پیشتی به جوی دانستاندن به ترکیه را جوری کردن جوان هنک نکوکی چهار سر ببین یعنی جوال درک ببین وقت بيجي رحتي كشيء الجام خلف باشا ما مستا اكرم يعني شهر سريع سوري ايرو نلبر شعبه هنا كي دم دريجه جبر ويريجي وينها ابرا شوولو دوام بكي وهريكي ويجي خدد مني حتى جو اف دولتي مظن بك هنا ريكفتنا كي يالها فكرن كي بك نجبوني شهر سريع داوود هندروي سوري دلو باشا ما مستا اكرم بردوام داخواز جواك انا بدولتي نتوين يقرتي تكرن کوچارە سەریەکێ ببینەش بۆی ڕەوشە سەرێکانی گرێسپی ئەفرینێژی دامان دەمێتە داخواست تێکردن کوڕێگری لە ئەنجامدانە بنپێکردان وەرێکردن دی حتاوەکە ئیرۆل سەر عاردێ نەجوواکان ئەبدەوڵەتی نەنەتەوێت نییە گرتی تۆ ئەو ڕۆلاوانە بەرچاو نەبووە حتاکو و ڕێگریە جوان بنپێکردنارە بینش بەر لە ئەفرینێژی بنپێکردن هەنە و هەمان سینناریۆ ئەفرینێ لێ سەرێکانی هەیە دزیا ماڵ و ملکێ خەڵکێ دزیا زەڤیان يعني نتواني قلت جواك أنا بدولتي راستا جدينا سرديتنا شعر سريع حتى كودا خواز جواتي كرن نهاية تري البيشامة تنا إلا أم جواب خازن جبر كرد دوي هرمي دنا أو هزا برمزن إنه نبر جواندية و دولتها حتى داوي بوهنا يعني حتى قريبا بو في شارك جديد كانوا بهيل براسي كارن سر عرضي ورن كرن لي جوي بيبر البيشامة نينا دانوستاننا كاري دبلوماسية كاري سياسية اف دوی وری کرن و هناك توثيقا و انتهاكاتي والسر عرضي و اف جرائم گوشه دبن يعني او جي ويد حتى وقتكي ولايات جشتيد هندروي و ولاتا دا و قشبك و به الفشار الحكوماتي وابكن يعني برجوانديه و دولت جي او جي دبنا يعني وقت بريغرتني دكن جوني كارن جديد سر عرضي ورن كرن وان توازن هرمه د شي دبي جبر هر يكي تخازي برجوانديه خو بپارێزی و هەرێکی ینی بەرجەوەندیە طرفی دیژ باشە مامۆستاکرم داهاما ساڵێکێدا بەحسا کۆمیتیان هاتیەکردنش بۆی سەرپەرشتیا بەگەرا دەربدەران بکەن لێ پشتی دەڕاستبوونا ساڵەکەی و دوه بوو نەهێمەها دەهان نەهێ جۆتمەیە ساڵێک بەسەر دەربدەریێرە دەرباس وانگۆ هێریشا تورکیە حتاوەکە نەها ینی دۆسەیە بەگەرا دەربدەران سەرزێ دێنخوا دۆسەیە هەری گرینگە و دەهمان دەبێتە مەترسیدارە سەر دۆزا کوردی یانی دووردا ئەوەکە ئەمینداریە گەشتیەوە چه چاوە دەبینن گەلۆ چ پێش بەچوون تێدەچێ بوونە والله الجورت يا كريم يعني بسيجي تشتك سر عرضي شيء نبغى في كوميتي هذا دازراندن نبغى ائتلاف نبغى انجمنا اجتماعنا كردية بسيجي تجا سر عرضي نبغى هنا دانوستاندن شيء بو داوي ائتلاف جو تم منكرنا عمل سرفاه زانينا وأبيت نما بغريداينا يعني بيشي تالي برزغريك غريداي بندروي تركي ده واز بيجم انجمنا اجتماعنا كردي ده بري خداي بدي تركي وفي مسألة تركارة شعر سربكي دربي قال لك يبر زحمتها جو أف كسيها بهلن ريبدن جو كده ثمانية خواش بر أونا براسيجي إيروبونا مرتزق ودي شون أذربيجاني كتنا أجنية تركي وبونا بش يعني أو أفقية وطنية الجنبا كستنا حتى جو قريبا يعني في خلك جار كدير ريبدنا وجو فقرن السر دبراخو وكاريخو بردوام بكنو جيانا خوي نورمال جي بكن في هرمدا يعني براستيجي إيرو أم بينن يعني كومنا تندرون إيرو مصطفى سيجي ريجي بركي وديد تويتراويش كرد بيجي إنه ما إريشي فيها ريميكر
جبرگو ام نهلن دولتك ارهابي كردي دوي هرمي د شي ببي وامي ان شاء الله امي جاره كدي درباسي هرمي دي ببن امي بي منطقه بي هرمي باقش بكن اشتروري اف نارين ناهلي گوچاله سري جوا پرسكريكا تبارا شي ببي واف نارين براستيجي ناهلي سوريا هبش بميني وبهلي برنا كوكيدنا بكاديه د سوري د شي بي والصبا تا امكان جنينه جو اف سوري بهفدور جيانك هبش بكن جواکان اف دولتی ته خواستن گو او دستوردانی بکی ریگرتین پیشا وکریارا بکی خلقی دور جا کدی وگری هکا بخوازی سوریا بمینه سوریه یک آلی نه سوریه پارچه پارچه ایرو ام دبینن جبر وکریاری گو اف کومی چته دکن ایرو اف هرم هيا نبع السلام هيا غصن الزيتون هيا ادلب هيا منطقه نظام ايرو سوري بوا چار پنج دور هر دورك جي تايبتمندي كوي هيا وهر دورك جي ام دبینن ناشبه هادي وزحمته گوجارك كاريب سوريا ك يك آلي بهف قرتي ابابي گەلک سپاس بۆی برێز ئەکرەم حسێن ئەندامێ ئەمینداریە گشتی ئەنجومەن نیشتیمانیا کورد لە سووریە و تێگەل من بووی گەلک سپاس.